نزیک دەبینەوە ساڵی 2023 و ساڵی 2022 جێ دێڵێن جنابەت لە 2022 سڕووداوێک شتێکی خۆش یان ناخۆش بەسەر جەنابەت داهات کێشایانی باسکردن یەکێکیان کێشانی باسکردنە کتێب بوو کە من کەسێکی وا بووم کە هیچ بیری ئەوم نەدەکرێت بچمە ناو کتێبەوە بەڵام کاتێک هاوڕێکانم کتێبیان بۆ باسکردم و چوم ناو کتێبەوە بەڕاستی نەناو خوێنمدا بڵاو بوویەوە زۆر حەزم ئێستا شتە کتێب ئێستا زۆر دەخوێنیەوە بەڵێ بەڵام لەبەر قوتابخانە زۆر ناتوانم بەڵام ئەوەنە حەزم لێ ینی بمبیتن هیچ شتێک نەکەم لە ژیان تەنها کتێب بخوێنمەوە چی هیوایە کتێب بۆ ساڵی 2023 ئاواتت چییە لەو ساڵەدا یەکێک لە ئاواتەکانم زۆر کتێب بخوێنمەوە و هێشتان زیاتر بەهرەمەندتر بووم و سەرکەوتوو بووم بتوانم کتێبێک بەخۆم بینووسم.